لابەرەوەی کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بە ئامادەبوونی وەزیرانی ناوخۆ دارایی میوانێکی بەڕێزم لەگەڵا بەڕێز شێروان دووبەردانی ئەنجامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵما. بەڕێز شێروانم کاتت باش. ئەمڕۆ پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە، چەند پرۆژە یاسایەک لەو کۆبوونەوەیدا دەخێتە بەرباس و دەنگدان و خوێندنەوە، بەڵام ئەمێ بزانم کە میوانداریکردنی وەزیرانی دارایی و هەروەها ناوخۆی عێراق بە چ مەبەستێک دەبێت؟ بۆ لێپرسینەوە یا تەنیا پرسیاریان ئاراستە دەکرێت؟ بەێ سوپاس سەلا بۆ جەنابتانە بۆ بینەرانی خۆشەویست کەناڵی کوردستان 24. ئەوڕۆکە دوو بەڕێز وەزیری دارایی عێراق و وەزیری ناوخۆی عێراق میوەندارن لە هۆلی پەرلەمانی عێراق بۆ دوو پرسیاری شفاهی لە دوو ئەندام پەرلەمانی عێراق. یەک لە وزارەتی دارایی پرسیار ئەوەیە کە ئیجراعاتی گواستنەوەی سیستەمی وەزارەتی دارایی لە دیجیتالەوە لە ڕقەمی بۆ ئەتمەتە بینی وەزارەتی دارایی و بینی باقەکان و موسساتی حکومی دەوڵەت بۆ ئەوە کەمکردنی بڕۆقراتی ڕۆتین و دەگەل کەمکردنی گەندەڵی لایانی مەسرەفەکانە یان لای وەزارەکان. وەزیری ناوخۆ ئەو پرسیارەیە لەسەر ئیجراعاتی وەزارەتە بۆ چەندین کێشە و تاخیربوونی جواز و نفوسی لەسەر ئاستی عێراق دەرەوەی هەرێمی کوردستان کە زۆر کێشەیە لەسەر هاوڵاتی سەردانی چەندە دائیرە یا مدیریات دەکەن لە پارێزگەکان لەسەر تاخیربوونی ئزداری جواز و جنسیە لەگەل هەندێک کێشەی گەندەڵی لەسەر ئەو بابەت هەیە و تاخیربوونە. ئەو هەردە پرسیارە بۆ هەردوو بەڕێزان وەزیری دارایی و وەزیری ناوخۆ ئیشارەشی پێدا سەرۆک پەرلەمان کە لە ڕۆژەی داهاتوو زۆر پرسیار هەیە لەیانی ئەندامی پەرلەمان بۆ چەندین وەزیری بەڕێز شێروان وەکو پەرلەمانتارانی کورد یەک لەوانەیەش هیچ پرسیارێکتان لە وەزیری دارایی عێراق هەیە؟ واللهی ڕاستی ئەمە حتا ئەو ڕۆژە لەسەر وەکو سەرۆک فراکسیۆن ئەگە خۆمامی پارتی یان یەکەتی یان لایانی سیاسی دیکە ئەوان بابەتن بە پرسیار بۆ وەزیری داراییە یان وەزیری ناوخۆیە. باشە، پرسی دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و کێشەیە کە ڕوویداوە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ وەزیری دارایی باس دەکرێت ئەمڕۆ لەو کۆبوونەوەی پەرلەماندا؟ نەخێر لە کۆبوونەوە ناکرێت. ئەوڕۆکە میوانداری تایبەتە بە پرسیاری ئەندام پەرلەمان دەکرێت لە ناو هۆلی پەرلەمان، دەکرێت لە دەروی هۆلی پەرلەمان دانیشی لەگەڵ سەرۆک پەرلەمان یان جێگری سەرۆک پەرلەمان یا لە ڕێگە میوانداری بکرێت لە فراکسیۆنە کوردستانی کە ئەو پرسیار پێ بکرێت. بە شێوەیەکی فەرمی ناکرێت چ پرسیار لە وەزیری دارایی بکرێت یان وەزیری ناوخۆ ئەوڕۆکە لەغێر ئەو بابەتەی کە هێنادرایە بۆ وەزیری دارایی کە بابەتە بە دیجیتالی وەزارەتی دارایی بۆ ئەتمەتە لەسەر ئاستی موسسات وەزارەکانی عێراقی. باشە، یەکێک لەو بابەتانەی کەمڕۆ لە پەرلەمان باسی لێەوە دەکرێت یاسایی بەناوکردنی زەویە کشت و کاڵیەکان. ئەمێ بزانم سەبارەت بە کەرکووک و ناوچە کوردستانیەکان ئەم یاسایە چۆن ڕێکخراوەتەوە؟ لە ساڵی 2007 تا ئێستا زەویە کشت و کاڵیەکانی کەرکووک بە بێ یاسا ماونەتەوە عەرەبی هاوردە دێن داگیری دەکەن. ئایا ئەمە کەرکووک دەگرێتەوە بە قازانج و بەرژەوەندی خەڵکی کەرکووک دەبێ؟ ئەو احتیمالە تەعجیل بکرێت، گفتوگۆ لەسەری تەواو نییە، یعنی شەرت نییە ئەوڕۆکە ئەو پرۆژە یاسایە کە جێبەجێ بکرێت و یان خوێندنەوە بکرێت. وەگەر ڕێکەوتنە سەری نەکراویت بینی لژنە و بینی فراکسیۆن بە تاکید ئەوڕۆکە داوا دەکەن سەرۆک لژنە کە ئەو پرۆژە یاسایە دوا بخرێتەوە کە گفتۆ لەسەری بکرێت و بە تایبەت ناوچەکانی کوردستانی دەروی هەرێمی کوردستان. باشە، زانیاریتان هەیە لە ئەو پرۆژە یاسایەدا ئەو مادانە بە چه شێوازێک باسی لێوە کراوە بە تایبەتی پرسی کەرکووک و ناوچە کوردستانیەکان ڕێکخراوەتەوە بە یاسا؟ نەخێرەوە زانیاریمانە سەری نییە ڕاستی، لەبەرەوە یعنی ئەو پرۆژە یاسایە پابندە بە لژنەی خۆی، یعنی ئەمە هەر ئەندام پەرلەمانێک لە فراکسیۆنە کوردستانی لەسەر ئەو لژنەکانی کە بتوانین ئەمە گفتوگۆ بکرێت و یان بەرژەوەندی هەرێمی کوردستان یان ناوچەکانی کوردستانی دەروی ئیداری هەرمی کوردستان کە جێبەجێ بکرێت.
بەڵێ وەزیری ناوخۆش ئەمڕۆ ئامادە دەبێت بەڵام کۆمەڵێک پرسێ بە تایبەتی پرسی یاساییکردنەوەی دۆخی شنگالە و ڕێککەوتنی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە ئایا هیچ لەم بارەوە پرسیاری لێ دەکرێت یا تەنیا تایبەتە بەو بابەتانی کە بەڕێزت لە سەرەتاوە ئاماژەت پێ کرد؟ نەخێر بابەتە بەو پرسیارێک کە ئەندام پەرلەمان کە بە نووسراوێکی فەرمی لە بۆ وەزیر ناخۆ چییە وەزیر ناخۆ ئامادە دەبیت لەسەر ئەو پرسیارە تایبەت کە وەڵام بداتەوە غێر پرسیار ناکرێت دەروی هەولی پەرلەمان بە شێوەیەکی غێر فەرمی دەتوانین گفتوگۆ لەگەڵ وەزیر بکەین لە هەولی پەرلەمان. باشە بڕیار بوو کە پرۆژە یاسای نەوت و گازیش بنێردرێتە پەرلەمانی عێراق و گفتوگۆی لەسەر بکرێت هیچ وادەیەک بۆم بابەتە دیاری نەکراوە لە ئەندام پەرلەمانەکان داوایان نەکردوەکەی کۆبوونەوە لەم بارەوە لە پەرلەمان بکرێت؟ ئەو بابەتە یعنی ڕێککەوتنەکەی کرا بێنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرال ئەوە گفتوگۆ بەردەوامە لانی لیژنەی شاندی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی کە تەواو دەکەن دوای ئەوە لە هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵە پەسەند دەکرێت و دوای ئەنجومەنی وەزیران پەسەند دەکرێت و دوای ئەوە وەکو ڕەشنووسێکی پرۆژەی یاسا بۆ پەرلەمان دێت بە تاکید نایەت کە دوای ڕێککەوتن بە تەواو بیت حتا ئەو ڕۆکەوە بزانم هەندێک مادە هەیە یان برگە هەیە شەناکوکی بینی بەغدا و هەرێم هەیە جێبەجێ نەکریاگە چاوڕێن لەو ڕۆژانە بابەتی دیکە هەیە بابەتی عەفو عامە وا دیارە ڕێکەوتنە سەرکرایە بینی سوننە و بینی حکوومەتی محەممەد شیع سوودانی کە بنێرتە هۆلی پەرلەمان یەک لە ڕێککەوتنەکانی بینی برایانی سوننە و ئیدارەی ئەتیلافی دەوڵە. بەڵێ بەڕێز شێروان دووبەردانی ئەنجامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.